یەکێک لەو هەڵانە ئەوەیە کە دەڵێن هەموو مناڵێکی تازە لەدایک بوو زەردووی دەگرێت. زەردووی مناڵی تازە لەدایک بوو نابێت پشتگوێ بخرێت. سڵاوتان لێبێ دایکان و باوکانی بەڕێز، بابەتی ئەمڕۆمان دەربارەی ئەو هەڵە باوانەیە کە لە زەردووی منداڵی تازە لەدایک بوودا ڕەنگە هەمووتان بەرگوێتان کەوت بێ. بۆ نمونە یەکێک لەو هەڵانە ئەوەیە کە دەڵێن هەموو مناڵێکی تازە لەدایک بوو زەردووی دەگرێت. خۆی لە ڕاستیە بەپێی سەرچاوە زانستیەکان لە 160 مناڵانی تازە لەدایک بوو کە کاتی خۆیان تەواو کردواتە 9 مانگ بن و لە 180 مناڵانەی کە نەبەکان واتە پێش کاتی خۆیان لەدایکە بن تووشی زەردوویە بن. و لەلایەکی تری شەوانەوەی کە گرنگە زەردووی مناڵی تازە لەدایک بوو نابێت پشتگوێ بخرێت بۆ مانایی کە هەموو مناڵێکی گرێت و خۆی چاگە بێتوانێ بەشێکی زۆریان بەو شێوێن، بەڵام گرنگ ئەوەیە زوو بە زوو دەستنیشان بکرێت، چونکە لە هەندێک حاڵەتە ئەگەر زەردووی مناڵی تازە لەدایک بوو پێی نەزانرێت و ڕێژەکە زۆر بەرز بێتەوە دەبێتە هۆیەوەی کاریگەری لەسەر مێشتی منداڵەکە لە داهاتوەوە جێبهێڵێ. لەلایەکی ترەوە هەندێک حاڵەتی تایبەت هەیە لە زەردووی مناڵی تازە لەدایک بووە. بۆ نمونە ئایا مناڵەکە لە کاتی خۆی لەدایک بووە، ئایا منداڵەکە شیرخواردنی باشە، نەخۆشی تری نییە، کێشەی تری نییە، کە ئەمانە هەموو پێویستە پزیشکی پسپۆڕی مناڵان دەستنیشانی بکە. یەکیشتر لەو خاڵ و هەڵانی کە دایکان و باوکان دەیکەن دەڵێن زەردووی مناڵی تازە لەدایک بوو پەیوەندی بە دایکەوە هەیە، واتە لەدایکەوە بۆی دەگوازرێتەوە بۆ مانایی خواردنی دایکەکە یان هەر هۆکاریشتر دەورە بینێ. یەکیشتر لە هۆکارەکان یان لەو هەڵە باوانەی کە دایکان و باوکان ڕەنگە بیکەن بریتە لەوەی کە دەڵێن منداڵەکە زۆر گەرمدا پۆشەیان با سەرمای بێ بۆ زەردووی باشە، لە ڕاستیە هەردووشی خراپە. یەکیشتر لە هەڵە باوەکان بریتە لەوەی کە دایکان و باوکان زۆر جار باوەڕ بەوە ئەکەن کە بوونی شیرینیەکی تر قەنداق، هەنگوین، شەکرا و ئەمانە بدرێ بە مناڵی تازە لەدایک بوو زەردوویەکەی پێ باشە بێ. خۆی پێچەوانەکەی ڕاستە مناڵی تازە لەدایک بوو تەنها دەبێت شیری پێ بدرێ و نابێت ئەو شتانەی پێ بدرێ. یەکیشتر لە خاڵەکان کە زۆر جار بەرگوێمان دەکەوێت بریتە لە بەکارهێنانی ئەو ڕووناکیی کە لە نەخۆشخانەکانە بۆ چارەسەر بەکارێت. هەندێک لە دایکان و باوکان باوەڕیان وایە کە گڵۆپی ماڵەوە، ڕووناکی گڵۆپی ماڵەوە یان ڕووناکی تیشی خۆر چارەسەرە بۆ زەردووی مناڵی تازە لەدایک بوو، بەس لە ڕاستیە وانە ئەو ڕووناکی و تیشکەی کە لەناو نەخۆشخانەکان بەکارێت ڕووناکیشی تایبەتە و تەنها ئەو ڕووناکیە ئەتوانێت چارەسەر وەک چارەسەر بەکار بهێنرێ لە زەردووی مناڵی تازە لەدایک بوودا. ئەتوانین بڵێن یەکێکتر لە هەڵە و ناتێگەیشتنەکان لە زەردووی مناڵی تازە لەدایک بووە بریتە لەوەی کە زۆر جار دایکان و باوکان دەڵێن زەردووی مناڵی تازە لەدایک بوو ڕێژەکە خۆمان ناتوانین بە چاو دیاری بکەین، کە لە ڕاستی ئەمە هەڵەیە، دیاریکردنی ڕێژەی زەردووی بە چاو ناکرێت. تەنانەت پزیشکیش زۆر جار بە چاو ناتوانێت بڕیار بدات ڕێژەی زەردوویەکە زۆرە یاکەمە، پێویستە پشکنین بکرێت و لە پاش پشکنینەکەش پێویستە بەپێی چەند هۆکارێک و پێی چەند فاکتەرێک پزیشکەکە بڕیار ئەدات دەربارەی ڕێژەی زەردوویەکە. بۆ نمونە تەمەنی مناڵەکە، بۆ نمونە مناڵەکە نەبەکان بۆ یا کاتی خۆی لەدایک بوو، بۆ نمونە ئایا جۆری خوێنی مناڵەکە و دایکەکە، بۆ نمونە مناڵەکە شیرخواردنی باشە، مناڵەکە هیچ نەخۆشیەکی تری نییە لە پاڵ ئەوەیە وەکو هەوکردن، کە ئەمانە هەمووی هۆکارن دەبێت پزیشکەکە دیاری بکات و پاشان چارەسەری بۆ بکات، ئایا بە متابعەکردن واتە بەوەی کە پشکنینی بۆ دووباراکرێت و لە چەند ڕۆژێکە یان بەوەی کە داخلی نەخۆشخانەکان و یەکەی چاودێری مناڵانی تازە لەدایک بوو دەکرێت. بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەکتان. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سمارت وەرچەرخانە.